ڕۆژهەڵاتی زاگرۆس لە هەزارەی یەکەمی زاینیدا ناونیشانی کۆنفرانسێکی نێودەوڵەتیە لە سەر شوێنەوارەکانی کوردستان کە لە زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت. لێرە توێژەرانی ناوخۆیی و بیانی گرنگی مێژووی ناوچەکەیان لە ڕێگەی توێژینەوە زانستیەکانیان دەخەنە ڕوو کە سەلمێنەری ئەوەیە شوێنەوارەکانی کوردستان قوڵاییەکی مێژووی ژیاری دووریان لە سەرزەوی ناوچەکە هەیە. بەڕاستی ئێمە زۆر گرنگە بۆ کورد کە مێژووی کورد بە دەرلەوەی کە خۆمان مێژوی خۆمان ئەنووسینەوە وڵاتانی تریش چۆن مێژۆکەی ئێمە ئەنووسنەوە، چونکە ئێمە زۆربەی زۆری مێژووی گەلی کوردمان لە لایەن ڕۆژهەڵات ناسەکان و لەلایەن ئەو کەسانەوە نووسراوەتەوە کە غەیرە کورد بوون، زۆر جار ئایدۆلۆژیای خۆیانیان تێکەڵ کردووە. بۆیە لە ئێستایا بۆ ئێمە زۆر گرنگە کە توێژەرە بیانیەکان چی لەسەر کورد دەڵێن. بۆ یەکەم جارە کە بیانیەکان بێنین لەسەر مێژووی کوردستان قسە بکەن. ئەمە گرنگە کە ئێمە هەوڵمانداوە کۆمەڵێکی زۆر لە بیانی و لە خەڵکانی کە ئەجنەبین و لە وڵاتانی تری ئەوروپی وڵاتانی دیکەوانێ بێن لە ناو کوردستاندا باسی مێژووی ئێمە بکەن بە ئێمە بناسیێنەوانێ. لێرەیە کە گرنگیەم کۆنفرانسە دەرەکەوێت. ئەمە خاڵێکم خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە هەوڵمانداوە ئەم کۆنفرانسە ڕاستیان نێودەوڵەتی بێ. ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بەشی شوێنەوارەکانی زانکۆی سلێمانی و زانکۆی ساپێنزای ئیتالی و بەڕێوەبەتی شوێنەواری سلێمانی ڕێکیان خستووە. ئامانجی سەرەکییان ناساندنی ناوچە مێژووی و شوێنەوارە گرنگەکانی کوردستانە لەسەر ئاستی جیهان. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم و سەردانی ئەم زانکۆیەم کردووە بۆ باسکردن لە شوێنەوارە مێژوویە کۆنەکان و ئەوانەی تایبەتن بە کورد و کوردستان لە عێراقدا، بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی لە ناوچەی زاگرۆس. ئێمە لێرەین لەگەڵ هەندێک لە توێژەرەوان لە ئیتاڵیاوە بۆ باسکردن لە گرنگی و بەشە گرنگە مێژوویەکانی ئەو ناوچەیە و ناوچەکانی تری شارە زوور. بەنسبەت شوێنەوارەوە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی تا ئەم ساتی قسەی تیاکەین 1995 سایەتی شوێنەواریمان هەیە. بەکۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان 5,000مان هەیە. 1995 پارێزگای سلێمانی. کۆنفرانسی نێودەوڵەتی زاگرۆس لە هەزارەی یەکەمی زاینیدا ماوەی 2 ڕۆژ لە هۆڵی کۆنگرێسی زانکۆی سلێمانی بەردەوام دەبێت و تێیدا توێژەرانی ئیتالی و بەریتانی و ئەمریکی و هۆڵەندی و ئێرانی و توێژەرانی زانکۆکانی هەرێمی کوردستان توێژینەوە زانستیەکانیان دەخەنە ڕوو. دواتر توێژینەوەکان وەردەگەڕدرێنە سەر زمانی ئینگلیزی و بڵاو دەکرێنەوە. بەوەش وەک ڕێکخەرانی دەڵێن کاریگەری ئەرێنی دەبێت بۆ بەرزکردنەوەی ڕانکینی زانکۆی سلێمانی لەسەر ئاستی زانکۆکانی جیهان. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.